ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە بەرنامەی گەشە پێدانی توانای گەنجان پێشەنگای شێوەکاری هاوبەشی دەربارەی مەترسیەکانی پیسبوونی ژینگە بۆ سوودمەندانی سەنتەرەکانی چالاکی گەنجان لە هەریەک لە شارەکانی سلێمانی و کۆیە و وارووا لە دەربەنی خان و کەلار و خانەقی نەکاتەوە. دیارم پێشانگایە ئێوارەی ئەمڕۆ وارووا سبێنێ بەردەوامی ئەبێت لە نێو هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە هەریەک لێمادانین کە پرسی ژینگە لە ئێستاە لە بابەتێکی مەترسیدارایە و زەنگی پیسبوونی ژینگەش بگومان لە تەواوی جیهانە وارووا وشکبوونی بەشێک لە بڵێن ڕووبارەکانی گۆزی و ئەوانەی کە بۆ خواردنەوەش بەکارێت و دووبارە پیسبوونی تەواوی ئەوشانەیە کە دەستی مرۆڤی پێکات ئەمە بابەتێکی گرنگن و لە تەواوی جیهانە بە شێوازی جیاواز کاری لەسەرکرێت لە ئێستا بە خۆشحاڵیەوە لە ڕێگەی پێشانگایەکەوە توانەوە کە بەشێک لەو مەترسیانەی کە لەسەر خاکی کوردستانە بە تایبەتی ئەو ناوچانەی کە ئاماژەم پێکرد بخرێنە ڕوو گفتوگۆکەم لەسەر ئەم بابەت و لەسەر ئەم تەوەرە بە میوانداری زۆر بەڕێز کاکە ئێوڕۆ ڕەوف کە بەڕێزیان شێوەکار و قسە باسەکەین لەسەر پێشانگەکە وەروا گرنگی پێشانگەکە بۆ ئاماجەبووان وارووا بۆ شێوەکارانیش کاگەی وسلاوە لێ بێم کاتت باشە سپاس بۆ تۆ بەسێک لە بیرۆکەکە بکەین بە شێوەیەکی گشتی بگومان و ئەزانی کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە بەردەوامی و چالاکی گرنگی هەیە هەم بۆ مناڵان هەم بۆ پێرمناڵان وارووا بۆ کەسانی تریش. بەم خۆشە باسێک لەم بیرۆکەکەین چۆن سەری هەڵا زۆر باشە سنتەری گەنجان کۆمەڵێک سنتەری گەنجانەیە کە سەر بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە یەکێک لە پلانەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە ئەم ساڵ لەگەڵ سنتەرەکانە ئیشی کرد لە مای یەکەوە لە پلانی ساڵی نوێ ئەو پلانەماندانە کە ئەم ساڵ پێشانگایە بکەینەوە لە نێوان هەموو سنتەرەکانە بۆ زۆر گرنگە ئەم پێشانگای کۆنسێپتێکی لە پشتەوە بێت کە بیرۆکەیەکی لە پشتەوە بێت بۆ لەبەر ئەوەی کە هونەر لە ئێستاە و ڕوژاندنی پرسی گرنگە ئەرکی هونەر جگە لە بابەتی ڕازاندنەوە جوانکاری و کارێکی زۆر قورسی لەسەر ئەوش ڕوژاندنی پرسی گرنگە کە لە ڕێ هونەر بتوێن ڕێنمایی بەواکەنەوەانێ ژینگەمان هەڵبژار بۆچی ژینگە لەبەر ئەوەی ژینگە بابەتێکە کە ڕۆژانە هەمومان بەری ئەەکەین و بابەتێکی زۆر جیهانیە باشە کەوایە لە ئێستاە وەکو ئاماژەم پێکرد بەڵێ ئەو مەترسیانی کە لەسەر ژینگە هەن هەموو تاوی جیهانی گرتوتەوە ئەو پرسێک کە ئێوە داتانە بابەتەکە تەنها لەسەرەوە بێ پیسبوونی ژینگە بەدیا خودت کۆمەڵێک بابەتی دیار بە پرسی پیسبوونی ژینگەتان هەڵبژات بۆ ئەوەی کە شێوەکارانی خۆ فێرخوازان بتوانن کە وێنەی بکەشن و لە پێشەنگەکان مایشکرد ئەوەی کە زۆر جێکی خۆشحاڵی بوو بە ئەمڕۆ من بینیم لە تابلۆکانە کە ئێمە خۆمان وەکو سنتەری گەنجانی سلێمانی ئەو بابەتانی کە کارمان لەسەر کردبوو کە ڕەبتمان کردو بەژینگە زیاتر بابەتی پلاستیک بوو کە لەناو شارێکی گەورە وەک سلێمانیا پلاستیک زۆر زۆر بەکارێت لە خانەقینەوەی گەنجانی خانەقین کاریان لەسەر سوتاین دارستانەکان کردبوو کە مەعاناتێکی خۆیانە مەسەلەی دەربەنی خان و کەلار کاریان لەسەر بە بیابان دەکردبوو کەمی ئاوی و گەرمی زۆر ئەمە زۆر جۆم ڕنگدانەوەی واقعی خۆیان تعبیری ئەو تعبیری کە ژینگە چۆن بەریانەکەوێ وا تعبیریان لێکردەوە چۆن ئێوە بانگەشتان بۆم بابەتە کرد کاگەی و ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێز سێکتەری گەنجانێ لێ پرۆگرامی توانەکانی گەنجان کۆبوونەوەیەکمان کرد هەر پێنج مامۆسای سنتەری گەنجانەکان لەگەڵ دووسە پەرشتیاری خۆمان کۆبوونەوانێک کە مناقەشەی زۆرمان کرد کە ئەم ساڵ لەسەرچی ئیش بکەین و ژینگەمان دیاری کرد لەبەر کۆمەڵێک لەبەرەوەی کە گرنگترین پرسە لە ئێستاە ڕاستە پێم خۆشە باسێک لە فێرخوازەکان بکەم تەمەنیان دیاریکرااو بوو یاخۆت ئەو کەسانی کە توانە و دەستی وێنە کێشانیان هەیە یاخود نیگار کێشیان هەیە هەر کەسێک بێتوانێت بەشدار بێ وەک تەمەەن ئێمە سنتەرەکان عادەتەن لە تەمەنی 14 ساڵ بۆ 35 ساڵ وەرئەگرین ئەوەی کە لە پێشانگاکەی بەشدار و لە 14وەتیا و تا نزیکی 25 ساڵوانش خۆشبەختانە هەر ئەوەیەکی بیرۆکەکەمان تەڕح کرد بۆ سودمەندان زۆر جوان پێشوازیان لێ کرد ئەتوانم بڵێم خۆیان ئەگەڕان سێرچیان بۆ کرد کە بابەتی زۆر جوان وەرگرن لە ئەتەرنێت و ئیسفادێکی زۆریان کرد ئەو بابەتانی کە ڕۆژانە کە بەریان ئەکەوێت لە ڕژینگەی ئێوانە دواتر مناقەشەمان لەگەڵا کردن و بەپێی توانای خۆیان هاوکاریماکردن تا کارێکی هونەری زۆر جوانیان وەرەگرن قەباری کارەکان هەمویان بە هەمان قەبارەکاریان کردو یاخۆ جیاواز هەیە لەم بابەتە هەر کەسەی بەپێی بیر و بۆچوونی خۆی بەپێی هزری خۆی توانێکە ئەوەی لە بیرروزریاتی بکا بە کارێکی مناڵپارێزی کوردستان کۆمەڵێک کاریان بۆ ئێمە کردبوو کە زۆر جێگەی دەستخۆشیە وەکو سنتەرەکان یەکێک لەوانە دابیرکردنی تابلۆ و موادی نیگارکێشان بوو قیاسی تابلۆکان دوو قیاس بوون 80 بە 80 لەگەڵ 60 بە 80 هەم قیاسەکە مڕەبعی تیا و هەمانتوانین سەر باری درێژی ئیش لێسەرگەین و هەم لە باری پانی ینی سێ جۆر ئیشکردنمان لەبەردەسا بوو زیاتر لەسەرەوە قیاسانە ئیشمانە کرد ئەو هەستە چۆنە بۆ فێرخوازەکان لەوانەیە زۆرینیان یەکەم جاریان بێت
کە کارەکانیان نمایش ئەکرێ و بەتیابەتی لە پێشانگایەکی هاوبەشە ئەمە تا چەند دەستگیرۆیی بوو بۆ ئەوان کە لە پرسێکی ئاوا گرنگەوە کارەکانیان نمایشەکەن و بۆ هیوایی کە لە ئایندا ببن بە وێنە کێش و بەنیگارکێش بە دنیای هەستێکی زۆر زۆر خۆشە من هەموو جارە خۆم بیرەکەێت کە لە سەرتایەتە ناو بوارەکەەوە کە خەڵکی لە هەڵێکە تابلوی تۆ ئەبینێت زۆربیان خزم و کەسوکارێکی زۆریان باکردو بۆن پێشانگایە زۆر دڵیان بۆ دەسۆشیانە خۆش و کەلیانەکردن یەکەم جاریانە دەرئەکەون کارەکانیان و من زۆرم پێ خۆشەکەم پێشانگای زۆر جیاواسل و پێشانگەکانی ترمان لەبەر کە بابەتی دیکۆرێشن بابەتی جوانکاری زۆر کەم بوو بۆ لە پێشانگایە زیاتر بابەتەکەمان ئەو ڕژاندری پرس بۆ شتێک کۆنسپتێکی گەوری لە پشتەوە هەماهەنگی لە نێوان فێرخوازانە خۆیان چۆنە بۆ کارێکی لەم شێوەیە بۆ نمونە ئێوە پێشنیار ئەکەن کۆمەڵێک نیگارکێش با بڵێم یاخود کۆمەڵێک وێنە کێش و کەسانی کە لە ئایندا ئەبنە هونەرمەند و ئەبنە نیگارکێش ئەمە ئەو هەماهەنگیە لە نێوانیانە چۆنە ئێوە چۆن کار لەسەر و بابەتاکەن زۆر زۆر باشە ینی ئەو هەماهەنگیە لە بینی من و خوێنکارەکان ئەتوان بڵێ ئەمنە نزیکە بێکەوە پێی وەندەکە لە مامۆستا خوێنکارەوە گۆڕە بۆ هاوڕێتیە یعنی و توێژەکانمان دەربارەی هوەر زۆر هاوڕیانەیە بۆیە زۆر جار بەبێ شەرم بەبێت ترس هەر شتێکیان هەبێ ڕاستەخۆ پێم ئەڵێن ڕاستەخۆ مناقەشی بابەتێکەکەی لەسەر ڕۆژتانە باشە زۆر کاتەیە کە فێرخوازان هەمیشە لە دوای تەوابوونی هەر خولێکەوە حەز ببینی کارەکانی خۆیان ئەەکەن بەڵام ئێوە وەکو سنتەری بڵین سنتەری گەنجان تا چەند دەستگیرۆی و کەسانەکەن کە بۆ منە کاتیان نیە بێن لە خولەکانی ئێوە بەشدار بن بەڵام دەستی نگارکێشانیان هەیە و ئایانوێت بوونە لە پێشانگایکی لەم شوێ ئەوانیش کارەکانیان نمایش کرێ جگەلە پێشانگای ساڵانەیە لە ماوەی یانزای پێشانگایکی زۆر گەورە ئەکەنەوە بە کۆمەڵک سوودمەند ئەو سوودمەندانە ژەگرێتەوانێ کە کاتێکی زۆر کەمیانێ بۆ نیگارکێشان بۆ من وەکو خۆم وەک مامۆسای بەشەکەی خۆم ئەتوانم بڵێم هیچ ئیلتیزاماتێکم بۆ خوێنکاران دانەناوە کە ئەبێ لەو کات و سەعاتە لێ بن خوێنکارم هەیە هەفتەی یەک ڕۆژێت و هەشمانە هەموو ڕۆژێکێت ئەکادیمیایەکی زۆر باشە بەڵێ ئەنی قاعەیەکی زۆر جوانە ئەو گەنجانە بە ماڵی خۆیانی ئەزانن ئیلتیزاماتێکی تیانە یعنی هەیە ساعاتێک ئەمێنێتەوە هەیە 3 ساعت دەمێنێتەوەوانێ و جەوێکی زۆر جوانە گونجاو بۆ گەنجەکان کە نیگاری تیاکێش تا چەند گرنگە پرسی ژینگە کە پرسێکی جیهانیە لە ڕێی گەنجانەوە پامە کاگەێنرێ ئەو زۆر مهمە لەبەروی گەنجان کە ئەم وڵاتە بەڕێوە ئەبن ئەگەر ئەو وعیە هەبێ لای ئەوان هەر ئەمانن پیر ئەبن دوای ئەوە ژینگەکەمان پاکێ بێتەوە و هەر ئەمانە کەنەوەیەکی داهاتوو پێ ئەگەێنن لەبەرەوە ژینگەکەمان تە بەرەو پاکی ئەڕەوە کاگەیوب ئەمڕۆ یەکەم ڕۆژی پێشانگاکە بوو خەڵک ئەو کەسانی کە یان بینەر بە شێوەیەکی گشتی چۆن بوو ئاستەکە چۆن بووە پێم خۆشە بزانم تەنها هونەرمەندان ئەمڕۆ لە پرسێکی لەم شێوەیە و لە پێشانگایکی لەم شێوە بەشداربوون یاخود خەڵکی ئاساییژیان بۆ ئەوەی کە لە ڕێی بینی تابلۆکان و ئێوە پامەکانی خۆتان و پامی گەنجەکان بگەێنن خۆشببختانە پێشنگەکانی ئێمە هەموو ساڵێک کە جمهورێکی زۆر زۆری هەیە بینەرێکی زۆر زۆری هەیە بە حکومی کە بەشدارومە زۆرە ئەمانە خەڵک داوات ئەەکەن و پێشنگاکان لەو ڕێگەیەوە اینجا ناوێکی وامان دەرکردووە کە کارەکانمان باشن کە گەنجەکانیشی جوانەکەن لەبەرەوە بینەرێکی زۆرمانەیە بینەری ئاسایی زۆرترە لە پێشنگاکی ئێمە وەک لە هونەرمەندان خۆیان بەعکس هونەرمەندان زۆر کەم ئەبینێ لە پێشنگاکانی ئێمەیە زیاتر خەڵکی ئاساییە ئەو جێگەی دڵخۆشی بە تایبەتی لەم پێشنگایە کە ئێمە ئەمانەی پەیامی بکەین ئەمڕۆ کاردانەوەکان چۆن بوو خەڵک چۆن بینەر چۆن ئەیانڕوانیە کارەکانی ئێوە بەڵنیاییەوە ئەمڕۆ لە چاو ئەو جەوە گەرمە لە چاو ئەو هینە ئەو خەڵکێکی زۆر زۆر ئامادە بوو قاعەکەمان بە تەواتی پڕبوو بوو و دەستخۆشێکی زۆریان لە گەنجەکانەکە دەستخۆشێکیان زۆر لە ئێمە ئەکرد زۆر معجیبی ئەوە بوون کە ئەم جارە بابەتێکمان ژادو کە کاری لەسەرکردنەوە ژینگەیە بۆ بەردەوامبوونی فەرخوازەکان لای ئێوە چی پێویستە؟ ئەو دەستگیرۆیی کە کراوین بەردەوام بکرێەوە باشتر بکرێ خۆشببختانە ساڵی ئەم ساڵ لە چاو ساڵەکانی ترا زۆر زۆر باش بوو کۆمەڵێک پێداویستی زۆر باشمان بۆ دابین کرا لە سنتەری گەنجان وەک مەوادی نیگارکێشان وەک کانڤاسەکان زیاتر ئەو شتانەوە باشە تا چەند ئەم پلانانە بەردەوامیان هەیە بۆ نمونە ئەم فەرخوازانە دواتر کارەکانیان چی لێ ئەەکەن یاخود بڵێم کڕین و فرۆشتن تا چەند گرنگە بۆ ئێوە وەکو هونەرمەندان وەکو مامۆستایان کە بتوانن جێوێکی وا بخڵقێنن کە هیچ نەبێت لانی کەم بەشێک لەو کارانە بفرۆشێت بۆی دەستپێکێکی باش بێ بۆ فەرخوازەکانتان تاوانەوە یەکە لەو شتانی کە کاری لەسەرەکەی کە پلانمان بۆ داناوە زۆر بەداخەوە کە فرۆشتنی تابلو لێرە نەبووە بە کللتور بەسەبی خۆوان و کللتورە دروستکە چۆن لە پرۆژەی داهاتوومانە ئەتوانین پێشانگایەکی وا بکەینەوەانە کە ئێمە کۆمەڵ کەسایەتی زۆر باش ماگەشتین
بەشێک لەو تابلوانی کە ئەفرۆشتێن لە سایە سی بۆ نمونە بۆ نەخۆشخانی هیوا بێت بۆ نمونە و لە سایە باقەکەی بۆ گەنجەکە خۆی بێت ئەمە لەم ڕێگەوتوان ئەو کولتوری تابلۆ فرۆشتن دروستکەن و هەم سوودمەندەکە قازانجکە هەم سوود بگەێنین بە مناڵێکی نەخۆشش. بیرۆکەیەکی زۆر باش بۆ هیوایم کە لە ئایندای بتوانن کە جێبەجێکن. پلانی ترچی ئەبێت بۆ سنتەری چالاکی گەنجان؟ ئایا کاری لەم شێوەیە هاوبەش ڕێگەخرێت لە ئایندای بۆ ئەوەی کە هەم فێرخوازەکان سوودمەند بن و هەم جارێکتر بتوانن دڵخۆشیێکیش بێ بۆ ئەوان بۆ ئەوەی کە خەڵکانێک گیان سێری یەکەم کاری ئەوانەکەن کەوان بە شێوەیەکی ئەکادمیش لە ڕێی خولەوە فێری وێنەکێشان بوون. زۆر باش ئەوە جێگی خۆشحاڵیە سنتەری گەنجان زیاتر پشت بۆ خوێنکارانە ئەبەستەیە کە لە هیچ کۆلێژێکی هوەری یا هیچ پێمەگایکی هوەری ناخوێنن هیچ فرسەتێکیان بۆ نەکەوتە کە بچنە ئەو شوێنانە. بۆی لە پلانمانە زیاتر گرنگی بۆ خوێنکارانە بن کە ببین ئەکادمیایەکی زۆر باش بۆ کەسانی کە فرسەتێکی وان بۆ نەخۆڵقاوە لە کۆلێژی هوەری یا لە پێمەگە هوەری جوانەکان بخوێنن لە ڕێگەی سنتەری گەنجان و بن بە هونەرمەندێکی باش. ئەمەیەکێکە لە پلانەکانمان. بە پلانی داهاتووترمان ئیشکردنە لەسەر کۆنسێپت ئەو زۆر گرنگە بۆ ڕاستە. یعنی هوەر چیتر لە ڕازاندەوە لە جوانکاری بێتە دەرەوە هوەر کارێکی گەورەی هەبێت ینی هوەر شانبەشانی ڕاگەاندن بتوانێت پرسی زۆر گەورە بڕژێنێت. ئێستا وەکو ئەوەی کە ئەمڕۆ کۆمەڵی خەڵکی زۆر هاتن و دڵنیاشم لەوەی کە بەشێک لە بینەرەکانی ئەم پێشانگایە گەنج بوون. ئەمە تا چەند ڕاستە و خۆیان زۆر خێراتر لە بابەتەکانی ئەتر ئەتوانێت کە ئەو پەیامی ئێوە بگەێنێ. بەڵنیاییەوە گەنجان لە ئێستایا زۆر گرنگە کە کاریان لەسەر بکرێت بۆ پێی کە بینەرەکانی ئەمە گەنج بوون و بینەر زیاتر ڕامانی زۆرترە چێژۆرگرتی زیاتر لە کارە هوەرەکان و بەرکەوتنی زووتر کارە هوەرەکە باریەکەوێت بۆیە تەسەوەڕەکەم کە کاریگەری باشی هەبێت لەمەدا ئیتر هوەرمەندە گەنجەکان بە کۆنسێپت ئیشکان و بیر لە بابەتێکی گرنگ بکەنەوە بۆ کاریگەری. زۆر باشە کاگەی و پێم خۆشە باسێک لە ڕنگ بکەم لە ناو پێشانگەکە ڕەنگەکان چۆن بوون هەستەکەم لەبەر ئەوەی زۆرینی ناوچەکان دەربەنی خان و کەلار و خانەقین و زۆرینی گەرمیانن هەستەکەم خاک زیاتر زاڵە لەم شوێنانە ڕەنگی قاوەیی و ڕەنگی ئەو زۆر جێگە خۆشحاڵی بوو بۆ ئێمە بەڵێ منکە ئەو شتانە بینی زۆر هەستم بۆ ڕازبووی یەکردکردنا هوەرمەندا هەیە ئەی تعبیری لە شارەکەی خۆی کردووە بۆ جەوە گەرمە بۆ ڕەنگە گەرمانە ئاسا لە شوێنەکانی تروانین بڵمونە و ئاوکو سەرەتەش باسم و سلێمانەکان زۆر ئیشیان لەسەر پلاستی کردبوو وانە بەس لەو شوێنانی تر زیاد لەسەر سووتاندنی دارستانەکان کردبوو کە مامۆستای شێوەکاری خانەخیم ناخەشەیەک ماگروتی ئەوە داخی ئەمێکە لە خانەخیم ڕۆژانە باخ ئەسووتێنرێ ئەکرێ بە عیمارە باختێکە درێکرێ بە بیناکرێ بێکێشە جەبوون زۆر تابیریان لەو شتی خۆیان کردبوو و خاڵێکی جوان بوو کە لە ڕەنگەکانە بە تەواوی هەستە بەوەشتا کرد. بۆ نمونە پرسی پلاستیک لە سلێمانی کە بابەتێکی گرنگت ئاماژە پێکرد کە بەشێک لە شێوەکارەکان لە فەرخوازەکان کاریان لەسەر کردووە. ئێوەی چاوڵک ئێن بۆ ئەوەی کە لانی کەم لە ڕێی سنتەری چالاک گەنجانەوە ڕاستە لەوە چێت زۆر کاتکاری ئێوە نەبێ ئێوە لەگەڵ بڵێن نمایشکردنی کارەکانتانە پەیامی خۆتان ئەگەێنن بەس تا چەند گرنگە ئەمە چارەسەری بۆ بدۆزرێتەوە لە بەرەوەی ئێوە دەستان خستۆتە سەر بەشێک لەو برینانەی کە بۆ نمونە قوڵەن و خەڵکانێکی زۆریش هەستی پێەکەن. سنتەری گەنجانی سلێمانی چەند ساڵێکە زۆر بە پلانێکی جوان و تۆکمە ئیشەکات ئەتوانم بڵێ یەکێک لە پلانەکان یاخود یەکێک لەو شانی کە باسمان لێوە کردووە ڕێخستنی کۆمەڵێک سیمیناری جۆرا جۆرە لەسەر ئەو بوارانە وەرمونە ژینگەیەکێک لە بوارانە کە کەسێکی مختصرین لەسەر ژینگە سیمینارمان بۆ بکات یاخود دروستکردنی کەمپین یاخود ئێمە یەکێک لە ساڵەکان هەر لە ناو سنتەری گەنجانە کۆمەڵێک سوودوانکۆ کردو هاتین لای باخی گشتی خۆپیشاندانێکمان دروست کرد سەبارەت بە پاکراگرتنی ژینگە ئەو زۆر دەنگیە و زۆر باش بوو کۆمەڵێک شعاراتمان دروست کرد کۆمەڵێک دروشم کە ئاو بپارێزە خاک بپارێزە ژینگە بپارێزە ئەمە زۆر باش بوو بەردەوام کاری لەو جۆرەمان هەیە جگە لە هوەر و کاری مەیدانی بۆ ژینگە پاکردنەوە بێت یان بڵاوکردنەوەی ڕێنمایی بێت یاخود چەنددانانی چەند هۆڕکشتۆ بە سیمینارێک کەواتە سەنتەر چالاکی گەنجان بە بەردەوامی کۆمەڵێک لە ئەم کار و چالاکیانەی هەیە کە هەر گەنجێک بڵین ئەوێت فەرخوازە و بتوانێت لە هەم کام ئەو بەشانی کە تۆ ئاماژ ئەو پرۆژی کە باس کۆمەڵی خوێندکاری حتا بەشی ئینگلیزیمان هەبوو کە بەشدار بوون لەگەڵ منە یعنی تێکەڵبوونێکی جوان هەبوو ئەو کاتە لە نێوان بەشەکانە کە کۆ ئەوبوونەوە بە هەمووان بەیەکەوە کارێکی هەر خۆی لەخوا بەشداریکردنی بەشێک لە گەنجانی 4-5 شار پێکەوە
و هەروەها تێکەڵکردنی بەشێک لەو سروشتە جیاوازی کە لە کوردستانە خۆی لەخوا بابەتێکی جیاواز و پامی خۆیگەێن زۆر جوان شەجوانەکانی ئەگەر شتێک ترت ماوە فەرموو سواز بۆ دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ هیوایم کە کارەکانتان بەردەوامی هەبێت سپاس بۆ بەڕێز ئەیوب ڕەوف شەوەکار کە لەم بەشێ پرۆگرام لەگەڵ بووی دووبارە بەخێر بێت.